ساڵانە لەم کاتەدا سەدان کەس بە تایبەتی هەژار و بێلانەکان بەهۆی بەرزبوونەوەی پلەی گرماوە لە هیندستان گیان لەدەستدەدەن. بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ژمارەکە پێوانەییە و ژماری قوربانیان لە 1800 کەس نزیک بۆتەوە. بەوتەی پسپۆڕانی کەژناسی هیندستان لە ساڵی 1995دا شەپۆلێکی تری گەرما هیندستانی گرتەوە، تیایدا 1677 کەس گیانیان لەدەستدا بوو، بەڵام قوربانیانی شەپۆلە گەرماکەی ئەمساڵ هاوشێوەی نەبووە. ویلایەتی ئەندرا برادیش یەکێکە لە ویلایەتەکانی هیندستان کە زۆرترین قوربانی بەهۆی شەپۆلەکەوە بەخۆوە بینیوە و لە هەژدەی ئەم مانگەوە تا ئێستا 1334 کەس گیانیان لەدەستداوە. پزیشکەکانی ئەو ویلایەتە دەڵێن لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئەو ژمارە زۆری قوربانیانە لە نەخۆشخانەکانی ویلایەتەکەیاندا تۆمار نەکراون. دەژڵێن زۆربەی قوربانیەکان کەسانی بەتەمەن و هەژارن کە شارەزانین لە چۆنێتی خۆپاراستنیان لە شەپۆلی گەرما، لەگەڵ چینی کرێکار کە ناچارن لە پێناو بەدەزێنانی بژێویان لە بەرتیشکی سووتێنەری خۆر ژیانیان بخەنە مەترسیەوە. هەندێک لایەنیش لە هیندستان پیان وایە ژماری قوربانیەکان لەوە زیاترە کە دەسەڵاتداران ڕایانگەیاندووە. لە ویلایەتی تلەنگانای هاوسنوور لەگەڵ ویلایەتی ئەندرا برادیش پلەی گەرما بۆ چەند ڕۆژێک گەیشتووەتە 48 پلەی سەدی و بەهۆیەوە 340 کەس گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا ساڵی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە تەنها 30 کەس لە ویلایەتە گیانیان لەدەستدا بوو. لە چەند ڕۆژی ڕابردوودا پلەکانی گەرما بە شێوەیەکی لە ناکاو بەرەو بەرزبوونەوە ڕۆشتون و لە شاری نیوی دەلهی پایتەختی ئەو وڵاتە پلەکانی گەرما بۆ 45 پلە بەرز بوونەتەوە و ئاستەنگیش لە چۆنێتی مامەڵەکردنی نەخۆشخانەکان لەگەڵ ژمارەی زۆری قوربانیانی ئەو شەپۆلە گەرمایە دروست بووە. هاوکات بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەکارهێنانی وزەی کارەبا زیاتر دەکات و ئامێرەکانی فێنکەرەوەش بە شێوەیەکی فراوانتر بەکاردەهێنرێن کە ئەوە ژوای کردووە حاڵەتی پشڕانی وزەی کارەبا لە نیوی دەلهی پایتەخت و چەند ویلایەتێکی تر ڕووبدات و مێنێتیەکانی خەڵک زیاتر ببن کە دووچاری سەرئێشە و گێژی و وشکبوونەوە و بورانەوە بوون. پسپۆڕانی کەشناسی پێشبینی دەکەن لە چەند ڕۆژی داهاتوودا پلەکانی گەرما لە باکووری هیندستان هەندێک دابەزین بەخۆوە ببینێت کە ئێستا دووچاری هەڵکردنی بایەکی وشک و گەرم بۆتەوە، بەڵام لە ناوچەکانی تری ئەو وڵاتە شەپۆلە گەرماکە تاکۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت. کاروان شێخ موحسین NRT